دوو پەز وعدیاوە کە بەسەرێک و نایانێڵێت. کاتێ ئینسان باسی قەزا و قەدەرەکە ئەوە جۆرێک لە خۆی جێلکردنە، بۆیە حاڵمان ئاوایە. ئەی بۆ وای لێ هاتووە لە مەرحەلەیەکی تاریخیا کۆمەڵە سەڵاتین و دەسەڵاتدار هەبوون بۆ ئەوەی خەڵک بخەنە ژێردەستی خۆیان و خەڵک بکەنەوە قەزا و قەدەرە من سێبەری خۆم بەبێ سەمیعنا وەئەطەعنا بۆکەی بۆ خۆم کوڕم کوڕم ئەمە خوا داینەوە، حاشایە خوای دانێنەوە. ئەمە یەک. دوو، کۆمەڵە بەناو عالم و بەناو مەلای نەفز نزم هەبووە بازاڕی بازرگانی و تیجارەتیان بەمە گەرم بووە و بەمە باشیان خواردووە. سێ، کۆمەڵێکیش هەبوون دژی ئەمە وەستاون. تەبعاً کۆمەڵێک هەبوون وتیانە ئەسڵەن خوا هەر عەلاقەی بە ئێمەوە نییە. کۆمەڵێکی وتیانە نە وەڵای ئێمە خوا وەکو دارێک دایناون بە ئارەزوی خۆیمان جوڵێنە. نە ئەملا نە ئەولا، هەردووکیان غەڵەت. لە مصطلحی شەرعی و عەقیدەیە جەماعەتی قەدری و جەماعەتی جەبریان پێوتێ، القەدەریە والجەبریە، هەردووکیان غەڵەتن. چونکە هەردووکیان ئەو زوڵما دەنە پاڵی خوا کە یا ئینسان اختیاری نییە یا خوا عەلاقەی پێوەی نییە، هەردووکیان غەڵەتە. ئەی باش ئێستا لێرە دووسێ پرسیار بکەین، ئەگەر مەجال بوو ئەم خوتبەیە، ئەگەر مەجال نەبوو لە خوتبەی داهاتوە وەڵام دەدەینەوە. پرسیارەکان ئەوەیە ئایا ئێمە ئەڵێن هەرچی شتە لەم کەونا ڕۆدا ئیشی خوایە و هەرچی ئیشی خواش و حکمەتە، باش ئەمە چۆن جێگایە بێتۆ لەگەڵ ئەوکەم و کوشت و کوشتار و وێرانکاری و دەربەدەری و حەربی عالەمی یەکەم و دووهەم و تاریخی کۆن و تازە هەمووی ئەو بەڵاو موسیبەتە بەسەر هەموو میلەتانە هاتووە، چۆن ئەمە لە ئیشی خوا کۆ بێتەوە، چۆن لە حکمەتی خوا جێگای ئەمە بێتەوە؟ حەقی خۆمانە بپرسید. چۆن لەگەڵ حکمەتی خوا ڕێگەکەوێ ئەوەی کەوا شەڕی عێراق و ئێران بە 800 ملیۆن و کشتی تیاچوو، حەربی عالەمی یەکەم 15 ملیۆن، حەربی عالەمی دووهەم نزیکەی 60 ملیۆن، ئێستا ئەبینی عالەم بۆتە چی؟ ئەمە چۆن لەگەڵ حکمەتی خوا کۆ ئەبێتەوە؟ چۆن بڵم خوا حەکیمە و ئامیشانەشە بینم؟ ئەمە پرسیار یەکەم. پرسیاری دووهەم، چۆن بزانین ئیشێک مقەدەرە یا مقەدەر نییە؟ وتەیەک لە دەمت دەرەچێ، چۆن بزانین مقەدەرە یا مقەدەر نییە؟ سێ، ڕەحمەت و عەدالەتی خوایی چۆن لەگەڵ قەزا و قەدەران نزیکیان کەینەوە لە یەک؟ بۆ وەڵامیان پرسیارانە یەک وەڵامە دەینەوە و کۆمەڵە ئاەتی شەهێنینەوە. بەڵام ئەوە بزانن کۆمەڵێکی زۆر حەدیث لەسەر قەزا و قەدەر هەن ضعیفن. ئەو حەدیثانە ئەسڵەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثانەی نەوتووە. یەکێ لەو حەدیثانە کە ئەڵێ ئەگەر کەسێک جوولەکە بوو یا نەسرانی بوو غێرە موسڵمان بۆ مە تەعەسوبیەتە عنسوریەتە بە دین، کە لە دینە عنسوریەت نییە، چونکو دین ڕەبط نییە بە ئەحمە و مەحموو و ڕیشدارێکی خلیجەوە و ڕەبط نییە بە مەلایەکە و ڕەبط نییە بە شێخ و بە سەیدێکەوە. للعالمین لە ئەنجامی عنسوریەت و تەعەسوبیەتە کە لە بەناو موسڵمانانە هەبووە، ئەم بەڵا دروست بووە زۆر جارێ. کاتێک کە ئێمە ئەڵێن هەر ئیشێ ڕۆدا حکمەتی لەگەڵایە، زۆر بە کورتی وەڵامێ دەمەوە. کاتێک خوای گەورە ئینسانی دروست کرد، ئیرادەی پێدا، توانای ئیختیاری پێدا، ئەگەر ئەمە بکەی خێرە ئاوا ئەڕۆیت، ئەگەر ئەوە بکەی شەڕە ئاوا ئەڕۆیت، ئیختیاری پێدا. بەڵام پێشی وتوین غێری ڕێگاکەی من واتە غێری ڕێگاکەی خوا هەرچی بۆچوونە، هەرچی مەبدەە، هەرچی دروشمە، هەرچی ئەفکار و مەبادیە، ئەبێ نەتیجەکەی بە دەردەسەری و نەکبەتی و بەڵاو مصیبەت و فەساد بە بۆ ئینسان. ئەوشی پێوتوین، ئەوەشی پێوتوین کە ئادەمی نادە سەر زەوی لە یەکەم پێغەمبەرەوە تا ئاخیر پێغەمبەر پێی فەرمووین خەڵکی ناگادار بن حڕن، مەجالتان هەیە لەم دنیا شیەکەن بیکەن، بەڵام بیزانن هەر شتێک لەم سەرزەویا بیکەن ئەگەر لەگەڵ بەرنامەکەی خوا موافق نەبوو نەتیجەکەی بە ظهر الفساد في البر والبحر ئەبێ وابێ. بەڵام اختیاریشی هەیە. بەڵێ ئەوە من بە ئارەزوی خۆم شتی خراپەکەم، کوشتار، وێرانکاری، دەربەدەری، تاڵانی، نەتیجەکەی یا بە کوشتنی خۆم تاوا بێ یا بە کوشتنی خەڵکی بێتاوان. دیاڵڵا وەڵام من نەتیجەی نەبوو. وەرە بۆ فکرەی ئیشتراکی، ئەوە ئیشتراکی بینیمان، بڕۆ بۆ فکرەی ئەرستۆقراتی و ئەرستۆتالیسی و
ئەوانەی ڕۆمان و یۆنانی کۆن نەتیجەویش هیچ. وەرە بۆ فیکرەی سۆشیال دیموکراتی تا سەرێسخان گەندەڵ و دز، بڕۆ بۆ فیکرەی لیبرالی و دیموکراتی ڕەحمە لە کڤندزی پێشوو، بڕۆ بۆ فیکرەی قەومی و شۆڤێنی و تەعەسوبیەتی نەتەوەیی غەیری خۆی بە زاڵم و بە غەڵەت و بە مجرم دەرکردن و تەنها خۆپەرستی و تەقدیس. نەتیجە هەموو مەبداکانە بینی بەڵام موسیبەتی بۆ ئینسانەکان هێنا. دەیخوا پێی فەرمووین پێشتر کورە نەکەن حکمەتی تایە. ئێوە ئەگەر بە گوێی من ناکەن ئەبێت دەستی خۆتانی پێیا بسزێت، ئەبێ خۆتان تاڵاوەکەی بخۆن، غەرامەکەی بدەن. ئاوە حکمەتە لەوە. هەرچی لەم سەر زەویا ڕۆدا حکمەتە ئەوەیە ئەگەر چاکە ئەلحەمدوللا موافقی دینی خوایە، ئەگەر خراپە یەڵڵا بگەڕێنەوە بۆ دینی خوا. حکمت لەوە نییە خوای گەورە بڵێ وەڵا وڵاتی وەران وەڵا حکمەتی خوایە وەران بوو. نا، حکمەتەکە لەوەیە ئەتۆزە سەیری خۆت کە. خوای گەورە کە زەمی منافقینی چواردەوری پێغەمبەرەکان فەرمە چی؟ ئەوەلا يرون أنهم يفتنون في كل عام مرة أو مرتين ثم لا يتوبون ولا هم يذكرون. وبو عاقل نابن ساڵێ جارە دوو جار دەستیانە چزە بە موسیبەتەکە، ئەو بۆ عاقل نابن. ئێمەش فکرە نەما تاقی نەکەینەوە، نەتیجەکە هەر بەڵا بوو. ئەخیر فکرە هاتە سەر خۆپەرستی، لە هەمووی بەڵاتر بوو. ئەخیر فکرە هاتە سەر چەپڵە لێدان و پیاهەڵدان و تەقدیسی ئەشخاص. ڕەحمەتی بۆ کفنزی پێشوو دروست کرد. ئەوە حکمەتەکە خوای گەورە هەر ئیشێ لەم سەر زەویا ڕۆدا خوا ئەفەرمێ حکمەتە. ئەوە حکمەتە، نەک خودی ئیشەکە. وەعز و تێگەشتن و عاقڵبوون و گەڕانەوە و دووبارە نەکردنەوەی تاوانەکە حکمەتە، نەک خودی کوشتنەکە. ئاخر حکمەت لە کوشتناسیە من کۆمەڵە بکوشم، ماڵێ وێران کەم، گەلێ دەربەدەر کەم. کامە حکمت لەوە؟ بەڵام حکمت لەوە بۆ دەربەدەر بوو، بۆ کوژرا، بۆچی کوشتت، بۆ وێرانت کرد. ئیعادەیەکی تشکیلی عەقڵی خۆت بکەوە، ئیعادە نەسەرێکی خۆت بکەوە. ئەو هەموو ئاەتانە خوای گەورە فەرمە چی؟ یەفقەهون، یعقلون، یەتەفەکەرون، یەتەذەکەرون. بیر بکەوە. هەر لە میلەتی کوردی خۆمان چەندها نەخسەمان بینی یەک لە دوای یەک عاقڵ نەبووین. ئەم هات لە زیاتی ئەوەی دەست لەوەی پێشوو وەرگرتی، نا ئەوەی پێشوو بێعەقڵە، نەزانە من لەو عاقڵترم، لەوەی پێشوو خراپتر دەچوو. ئەی خوا ئەم عەقڵەی بۆچی داوە؟ السعید من اتعظ بغیره. خوای گەورە لە زەمی مشرکینی قوڕەیش فەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم وإنكم لتمرون عليهم مصبحين وبالليل أفلا تعقلون. ئەوە بە شەو بە ڕۆژ وەک کاروان ڕەتەبن بە چواردەور و بەسەر ئەو شوێنانەی کە عاد و سەمود و لوط و کێ لێبووە، ئەوە سەیریانەکەن بۆ عاقڵ نابن، بۆ عاقڵ نابن تۆزێک. ئێوە ئێمەش سەیری پێشوەکەن بۆ عاقڵ نابین. ئەوە حکمەتەکەی تایە. حکمەتەکە کە خوای گەورە فەرمێت ئاوەیە. نامە زیاتر لەسەرتان بکەم، وەڵامی پرسیارەکانی کە دانین بۆ خۆپەی داهاتوو ئەگەر خوای گەورە مجالي دان إن شاء الله. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله ثم الحمد لله، ما توفيقنا ولا اعتصامنا إلا بالله، عليه نتوكل وإليه ننيب، ونشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، ونشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله أجمعين. پێشەوەی دەست پێ بکەم بە خوتبەی دووهەم دووسێ ملاحەزامەیە بە خێرایی بیڵم. یەک، لەناو مزگەوتە لە بینی خوتبەی یەکەم و دووهەم نابێ هەستی نوێژ بکەیت. لە بینی خوتبەی یەکەم و دووهەم لە وەقفە هەڵمەسە نوێژ بکەیت، نوێژەکەت بەتاڵە. ئەمە یەکەم. دوو، تکایە سێڵفۆن بکوژێنەوە. ئەگەر ڕۆشتە دەرەوە وەڵامی سێڵفۆنت دایەوە لە کاتی خوتبە نوێژەکەت بەتاڵە. سێ، سەبارەت بە بەشی ئافرەتان لە کاتی خوتبە ناتوانی شیرینی و حەلەویات بگێڕی، ناتوانی شتیوا بکەی، وەک کاتی خوتبەیە. حتا ئەگەر کەسێک هاو ئەسڵەوەیە سەلام نەکا، تۆش ئەسڵەوە نێ بڵێ بەخێر بێ، بۆ ئەوەی تۆزە لە دینەکەمان باشتر پێ بگەین. ئەو سێ ملاحەزە حەزم کرد بیخەمە بەردەمتان. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. جاء في رواية أن الرسول صلى الله عليه وسلم قال
إن من الناس مفاتيح للخير ومغالق للشر.